ئاوەکەی هێندە کەم کراوەتەوە دانیشتوانی ناوچەکەی ناچار کردووە بەم جۆرە ئاو بۆ باخ و ئاژەڵەکانیان دابین بکەن. ئاوی قۆرەتوو یەکێکە لەو چۆمە ئاوانەی کە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە دێتە خاکی هەرێمی کوردستانەوە، بەڵام گرتنەوەی بەشێکی زۆر لە ئاوەکەی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە وای کردووە چارەنووسی ئەم ئاوەش هاوشێوەی زەی بچووک و ئاوی ئەڵوەنی لێبێت، لە زۆر شوێنیش ڕوبەڕووی وشک بوون ببێتەوە. داخەوە ئاوی قۆرەتوو چەند مانگێکە وشکی کراوە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە. ئەوایە حکوومەتی هەرێمی کوردستان پێش چەند ساڵێ پێش ئێستا بیری لە بەنداوی بکردایەوە لەم سنوورە بۆ ئەوەی کە فەلاحەت و کشت و کاڵ و حیوانداری و هەموو دیهاتەکان سوودی لێبینێ، بەڵام بەداخەوە ئێستا چەندیەکەوە تا هەر ئاویان نییە حیوانەکان ئاژەڵەکانیان ئەو بخواتەوە. هەل لە زووە نەکرد لەسەر قۆرەتوو لەسەر شوێنەکانی تریش برێ بەنداوی بکرد بۆ گلدانەوەی ئاوەکە لە ڕۆژی تنگانەدەوە کومڕۆ کە ئاوەکەمان لێ بگرن ئاوی لەو بەنداوە ئەمایە بەنداوی بچووک بێت مام ناوەند بێت. بەڕێوەبەری ناحیەی قۆرەتوو باس لەوە دەکات گرتنەوەی ئاوی چۆمی قۆرەتوو وشکبوونی بەشێکی زۆر لە چۆمەکە کاریگەری خراپی لەسەر خاوەن ئاژەڵ و زەوێ کشت و کاڵەکانی ناوەندی ناحیەی قۆرەتوو حەو گوندی ناحیەکە دروست کردووە بە جۆرێک 20,000 سەر ئاژەڵ ڕوبەڕووی کەم ئاوی دەبنەوە. ئەمە جیا لە وشکبوونی باخ و کشت و کاڵی جوتیاران. کەمکردنەوەی سەرچاوی ئاوەکە ڕاستە خۆ لە مرکزی ناحیە دەرەچێ ناکاتە گوندی سەی مسەفا ئەم ئاوە وشک ئەکات. ئەمەش ئەگەڕێتەوە بۆەوەی کەوا مرکزی ناحیەی قۆرەتوو لەگەڵ گوندەکانی دەوروبەریا لە ڕووی جیۆلۆجیەوە بیری قوڵی لێ نابێت، بۆیە ئەمە گەورەترین کێشەیە. جگە لە بیری قوڵ ئاوی سەتحیشی هەبێت ئاوەکەی سوێرەوە بە کەڵکی ئاوی خواردنەوە ئەوی ئاژەڵ نایە، بۆ یتوانە بڵێم تاکە سەرچاوە بۆ ئاودانی ئاژەڵەکانی گوندەکانی دەوروبەر تەنها چەمی قۆرەتووە. بەڕێبەری ناحیەی قۆرەتوو ئاشکرای کرد ئیدارەی گەرمیان بەنیازە بۆ گرتنەوەی ئاوی ئەڵوەن و قۆرەتوو دیدار لەگەڵ بەرپرسانی پارێزگای کرماشان ڕێک بخا. لەگەڵ ئەم هەوڵانەش خەڵکی سنوورەکە داواکەن حکوومەتی هەرێم بیر لە لێدانی بەنداوی بچووک بکاتەوە لەسەر چۆمەکە و هەر ئەمەش بە تەنها ڕێگای دەرباز بوون دەزانن لەو گرفتانەی کە بەهۆی کەمبوونەوەی ئاوی چۆمەکەوە ساڵانە دێتە پێشیان. شاخەوان محەممەد، کورسات نیوز، قۆرەتوو.